ژام کاتتان باش؟ هیچ پلانم نییە لەگەڵ کەس بژیم. من چیدی باوەڕم بە خێزان و ماڵداری نەماوە. هەموو خەونی منداڵیمەوە بوو بتوانم پرچی کچێکی خۆم بوەنمەوە کە ئامادەی منداڵبوون بووم. کۆمەڵ خەونی گۆڕ کردم. ئێستا تەنیا دەمەوێ ڕۆژگار بەرەو مەرگ بەڕێ بکەم. ئێستا تەنیا دەمەوێ کچێکم نەبێ نەوە کەسی بێبەها بیژاکێنێ و بیکات بە کەیسی پەنابەرخوازی خۆی لە ئەوروپادا. دڵشادم تا ئەم ساتە دایکی کوڕێک نیم، ژن کوژێکی دیکەم بەرهەم نەهێناوە. ئەمە گوزارشتە لە ڕژبینی خانمێکی گەلێک نازدار کە کۆمەڵێکی داخرا و هەموو خەونێکی گەشیوە گۆڕناوە. من ڕێبوار فەتاحم، بایەخم زۆرتر بە بابەتی ڕۆشنبیریە. سوپاسیەوە دەکەم کە سەبسکرایبێم کەناڵە بکەن و بە هاوڕێکانتانی بناسێنن. زۆر جار بۆ کارم پێویستە بوو توێژ لەگەڵ چەند کەسێکدا بکەم. ئەم هەفتەیە کارم لەسەر راپۆرتێک دەکرد دەربارەی پەیوەندی نێوان ژن و پیاو لە هەرێمی کوردستاندا. بۆ کارێکی لەو جۆرە دەکرێت دەیتا بەکاربهێنین کە هەندێک لایەنی پەیوەندەکە دەبینێتەوە. لای من دەیتا هەمیشە بێجانە. هیچی وەک ئەوە نییە کەسێک دڵی خۆیت بۆ بکاتەوە کە پەیوەندیەشی لەو جۆرە ژیانی لە قاڵب داوە. ئەمە گیان دەکاتەوە بەبەر دەیتاکەشدا. ئەم بەشە تەرخانە بۆ ڕازی دەرونی خانمێکی گەلێک نازدار کە بۆتە قوربانی ترسی پەیوەندی نێوان ژن و پیاو. لەم وتووێژەدا هانی خانم داوە ڕازی دڵی خۆیم بۆ هەڵبڕێژێ. بۆ ئەوەی ڕەوتی بابەتەکە نەشێوێ، پرسیاری من لە نێو پەیوەکەی ئەودایە. هەرچەندە من وەک گەواهی خانم دامڕشتووە، هێشتا دەبینرێ من لەکوێدا بابەتێکم ڕوژاندووە. خانم تەمەنی نزیکەی 40 ساڵە و خۆی وەک گوننشین دەناسێنێ. خەڵکی شار نییە، جواندووە و شین زمانە بە دەنگێکی قۆڵی پڕسۆز دەدوێ. لێم دەپرسی گرفتی کچ و خانم لە پەیوەندی نێوان دوو جێندەردا چییە؟ بەم ڕۆژگارە کچ و خانمی وەک گوڵ بە گول لەسار دەکرێنەوە، نەک لەلایەن دوژمنەوە، بەڵکو لەلایەن باوک و بەراو مامەوە، لەلایەن کەسێکەوە کە لە ڕاستیدا پێویستە پشت و پەنای ئەمان بن و بیان پارێزن. خانم خۆی دەسووتێنێت چونکە ناتوانێت ڕوو بە ڕووی ژیان ببێتەوە. ترسی ڕاستەقینەی لەوەیە کە ئەم بەرپرسی کەرامەت و شەرەفی هەموو خێزان و کۆمەڵە بەرپرسیاریەشی گەلێک گەورەیە بۆ خانمێکی لاوی تازە هەڵچوو لەسەر حسابی داڕمانی سروشتی بایۆلۆجی و دەرونی خۆی دەکەوێت. ئەمە ترسێکی زۆرە لە دڵی هەموو کچێکدا، بەڵام ئەمیش چی بکات؟ خۆ ناتوانێت دەستبەرداری دۆخی بایۆلۆجی و دەرونی خۆی ببێ. ئافرەتە سروشت حەزی پێداوە، پێویستی بە ئارام بوونەوەیە. کوڕ وەک کچ نییە، ئەویان کاری خۆی دەکات بەبێ ئەوەی هیچ نیشانێکی فیزیکی لەسەر جێ بمێنێ. هەڵدێ و زۆر جار دەیەوێ بگاتە قوربانیەکی دیکە. کچ لەو جوودبوونە خۆڕسکەدا نەمافی کوڕ نەبەختی ئەوی هەیە لە چاوی کۆمەڵەوە دەژاکێ و هەرگیز نابێتەوە بە کچ. خۆگەر ئەو پیاوە دەستبەرداری ببێ کە دیارە زۆر بڵاوە. ئیدی کچی ژاکاو مردوویەکە لە ژیاندا بمبەخشە وەک ژاکاو دەیناسێنم، چونکە کۆمەڵ بەو جۆرە دەیبینێ. دەنا خانمێک دوای پەیوەندی لەگەڵ جێندەری بەرامبەردا پیرۆز دەبێ نەک پیس. لێم دەپرسید گرفت لەوەدا چییە؟ لەم کۆمەڵەدا کوڕ و پیاو تەنیا پاکیزە وەک هاوسەر دەخوازن، ژن بازاڕی نییە. هەرگیز پرسیوتە بۆچی سەدان و هەزاران خانم ناچنە پەیوەندی خێزانەوە شوو ناکەن؟ با من پێت بڵێم، دەترسن کۆمەڵ پێی بزانێ ژاکێنراون. خۆ ڕەنگە زۆر جار لە ژیانی خۆیان نەترسن، بەڵکو ترسەکە لە تێکشکاندنی ناوبانگ و پێگەی خێزانیانە. کچ نایوێ ئەو هۆکارە بێ، بۆیە دەمێنێتەوە و ئەو حەز و چێژەی سروشت پێی بەخشیوە وەک سەری ماری ژەهراوی کوشندە پان دەکاتەوە و هەرگیز نابێ بە دایک کە سروشت و مافی خۆڕسکی خۆیەتی. گەرەو مافەشی لێ زەوت کرا هەتا ماوە خۆی دەخواتەوە و دەچێتەوە ناو خۆی و بەدەست نەخۆشی دەرونیەوە دەناڵێنێ. کەس نازانێت دۆخی دەرونی خانمێکی ژاکێنراو چییە. شەوانە سەر ناکاتە سەرسەرین نانوێ، بەڵکو سەری ئازار دەنێتەوە. با وەڵامی ئەو پرسیارەشت بدەمەوە، ئایا هاوکاری خانم ناکرێ؟ کچ و ژن لە کۆمەڵی داخراوی وەک ئێمەدا بێپەنان تەنانەت ناتوانن لەگەڵ هاوڕێی خۆشیاندا خەمی دڵ هەڵبڕێژن. زۆربەی کچ و ژنیش لەم کۆمەڵەدا زمان حاڵی پیا و داکۆکی لە هزری باو دەکەن کە لە فێرگە، مزگەوت، پەرلەمان و هەموو دەستگایەکدا پەخش دەکرێ. ئەمانی ژەهراوین و سەرکوتکەری کچ و ژن و هەمیشە ئەمان هەڵەن و پیاو ڕاست و بێتاوانە. لە کۆمەڵی کۆڵێکتیڤی وەک ئێمەدا
چارەسەری دەرونی هەمیشە لەلایەن کۆمەڵگەوە کراوە، ژیان پێکەوە بووە، دەرفەت نەدراوە بەسەر هەڵدانی بواری دەرونی و چارەسەرکردنی. بۆ ئارامبوونەوە خانم دەبێ بگەڕێتەوە بۆ خێزان، گەرژاکێنراوێ، خێزان هاوکاری نییە، دوژمنێتی. خۆگەر کچێک پەنا بۆ پیاوێک یان پسپۆڕێک بەرێ، نازانم گەشتی وا هەبێ، زۆر جار ئەمیش داوای سێکسی لێ دەکات. خانم لە نێوان دوو بەرداشتی کۆمەڵدایە، نەزانین و حەزی شوێرانە. نەزانین کۆمەڵ دەکات بە دوژمنی خانمێک کە لە ڕەوتی باولای داوە، زۆر جاریش بە ئاکامی مەرگەوە. بەمەرجێ تەنها گوناهی ئەوەیە ویستێتی مێی نەبێ. حەزی شوێرانەی پیاویش خۆشەویستی لە پەیوەندی دوو جەستەدا دەماڵێ و ژن دەکات بە کاڵایەکی بێجیان و خودی پیاویش بە ئامێرێکی تێرکردنی حەزێکی کاتی، بەبێ ئەوەی کەسیان بپەڕنەوە بۆ قوڵی پەیوەندی عیشق کە هەم سۆزێکی دەرونیە، هەم ئارامیەشی جەستەیی بێکۆتا کە هەردەم لەگەڵماندا دەژی. ڕەنگە زۆر کەم نێرین و مێینەی ئەم کۆمەڵانە بگەنە پەیوەندی عیشق کە توانەوەی ڕۆح و تەبابوونی جەستەیە. گەر سروشتی خۆڕسکی خانم پیرۆز نەکرابا و نەبەسرایەتەوە بە پێگە و پایەی خێزان و کۆمەڵەوە، کچیش وە کوڕ دەیتوانی بە بێترس و دەڵە ڕاوشێ عاشق پێ و جەژ لەو سروشتە ببینێ کە هێزدانی گەورە پێی بەخشیوە. من ئێستا نزیکەی 40 ساڵم، هەتا ئەمڕۆ نەمێشتۆ پیاوێک دەستی بەرم بکەوێ. من یەک کەسم خۆشویست، ئەویش ناڕێک دەرچوو. بۆ نزیکی 10 ساڵی ڕەبەق لوتکەی بەرێک کەوتن لە نێوانماندا دەستگوشین بوو، ئەویش کە یەکترمان دەدی لە دەرەوە نەک لە جێی تایبەت بە خۆمان. لە وەڵامی ئەو پرسیارەشدا کە دەڵێیت گەر بەریەک کۆتی نابا، ڕەنگە لە ڕووی دەرونی و سۆزەوە عاشقی یەک بەبووی نایە. بۆچی وام نەکرد؟ هەندەم نمونەی ناشرین دیوە بە ئاکامەوە، نەمیز منیش وەک ئەوانم لێبێ. نامەردێک هەتا دوانە فەس لەگەڵ کچێکدا دەبێ، غونچەی لەش و ڕۆحی دەچنێتەوە، وەک گوڵێک تا دەتوانێت بۆنی دەکات و دەیژاچێنێ. پێش بەریەک کەوتن وەک گوڵە باخێکی گەژ ڕەوتاری لە تەکدا دەکات، هەرکە بە هەموو کون و کەلەبەرێکی کچە شارەزا بوو، ئیدی گوڵە باخ لەبەر چاوی سیز دەبێ و دەکەوێتە سوکایەتی پێکردن. بەبێ ڕەوژ لە قەڵەمی دەدات و پێی دەڵێ گەر لەگەڵ من بوو بیت، لەگەڵ زۆر کەسی دیکەش بوویت. نازانم لۆجیک لەمەدا چییە. ئیدی لە بری ئەوەی کاتێکی بەختەوەر بەسەر بەرن، دەکەونە تیر و شیر لە یەکتر سوون. ژیان تاڵ دەبێ و گچ بێ هیوا، لە لای خەڵکی ناوی دەزڕێنێ و بە کۆنەی خۆی ناوزەندی دەکات. دەبوایە کتومت بپێچەوانەوە بواە، دوای ئەوەی کە دیوی دەر و ناوی یەشیان هەموو خوێندەوە، پێویست بوو ئەوین خەستر ببوایەتەوە و وەرچەرخایە بە عیشقی شیرین و فەرات. خانم کە ئەمە دەبینێ پەشیمان دەبێتەوە و بە تەنیا و لە تەنیاییدا لێوی خۆی دەکرۆشێ و هینۆشی دەخوات. بەڵێن بەخۆی دەدات چیدی توخنی پیا و نێرینە و ڕەگەزی ئادەم نەکەوێ. هەڵبەت تازە زۆر درەنگە، کچ ژاکاوە و کوڕیش بێگەرد. کچ پەیوەندێکە عیباری کردووە و کوڕیش بێ خەوش. وەک دەڵێن مشتێک نمونەی خەروارێکە. بەداخەوم ئەم وێنە ناشرینە تەنیا لە پەیوەندی نێرین و مینەدا قەتیز نییە، بەڵکو فراوان دەبێتەوە بۆ هەموو کۆمەڵ. لە کۆمەڵگەی داخراودا هیچ پەنایەک بۆ خانم نییە، نازانێت چی بکات، پەنا بۆ شۆبەرێ و وەک دەڵێن چ خاکێک بکات بەسەردا. جاریش هەیە لێرەدا ناوەستیە کوڕە وێنەوە ڤیدیۆی کچەی گرتووە و وەک هەڕەشە بەکاری دێنێ، داوای پۆلی لێ دەکات. هەرچ کاتێکیش هەوەستی هەڵسا داوای سێکس. کچە 1000 وێنەوە ڤیدیۆی کوڕەی لابێ، بە دەردی هیچ ناخوات. کچ هەمیشە تاوانبارە، شەیتان ئاوەڵێتی و عەقڵی سووکە. لێم دەپرسید ئەوین چی بۆ من دەکات. ئەوین بە خۆمم دەناسێنێ و ناوەرۆک بەرژانم دەدات، وەک هیچ ڕەوتار و گوتارێکی دیکەی مرۆڤ نییە. ئەوین دەتوانێت دوو کەس بە درێژی ژیان پێکەوە ببەستێ، تەنانەت بۆ هەندێک خۆشەویستی دەپەڕێتەوە بۆ دوای مەرگ. زۆر جار دوو دڵدار داوا دەکەن لە تەنیژێکەوە بنێژێن. هیچ سروشتێکی دیکە هێندەی من بزانم بە چەشنی ئەوین لە ژیانی مرۆڤدا کاریگەر نییە. ژیانمان، ژیانی هەمومان لە دەوری ئەوین یان با ناوی بنێم تەلیسمی گرێدانی دوو کەس دەخولێتەوە. من دەپرسم چ سروشتێکی دیکەی مرۆڤ بەو جۆرە و بەگەشی و بە درێژی تەمەن دەمێنێتەوە. لەگەڵ پیاوێکی میهرەباندا دەتوانم هەموو لایەنێکی لەش و دەروونم بدۆزمەوە کەوەکی تر هەتا مردن نامۆ دەبن پێم. دەگمەنە مرۆڤێکی ئاسایی هەبێت و هەست و ویستی نەبێت، جا لە هەر جێیەکی دنیادا بووە. منیش وەکو هەر کەسێکی دیکە یان هەر مێینەیەکی دیکەم، تەنیا جیاوازیم ئەوەیە بە تەنیا ماومەتەوە.
سەد مەخابن داخۆ دەبێت چی دنیایەکی ڕەنگاو ڕەنگ بێ گەر کەسێکت خۆش بیوە و هەردووکتان تا ئەندازەی توانەوە ڕۆپچنە ناو ڕۆح و جەستەی یەکەوە. لێم دەپرسیت پلانم بۆ داهاتوو چییە؟ من هیچ پلانم نییە لەگەڵ کەس بژیم. من چیدی باوەڕم بە خێزان و ماڵداری نەماوە. هەموو خۆنی منداڵیم ئەوە بوو بتوانم پرچی کچێکم بۆنمەوە کە ئامادەی منداڵبوون بووم. کۆمەڵ خەونی گۆڕ کردم. ئێستا تەنیا دەمەوێت ڕۆژگار بەرەو مرگ بەڕێ بکەم. ئێستا تەنیا دەمەوێت کچێکم نەبێ بۆ ئەوەی کەسی بێبەها نەیژاکێنی و بیکات بە کەیسی پەنابەر لە ئەوروپادا. دڵشادم تا ئەم ساتە دایکی کوڕێک نیم ژنکوژێکی دیکەم بەرهەم نەهێناوە. پێم دەڵێی دنیا هێندە ڕەژ نییە و کەسی باش گەلێک زۆرە. ڕەنگە لە دنیای پیاودا چاکە بێ. من لە دنیای ژندا کەسی باشم نەدیوە و نەناسیوە. گەر خانمێک نەتوانێ پەنا بۆ پیاوێک بەرێکە لێی قۆما بەختەوەری لە کوێدایە. کامە پیاو کە من بە ڕۆشن فکرم زانیوە دوای 2 وشە پەیوین ویستێتی بگاتە دەرپێکەم، نەک چونکە منی خۆشویستووە، نەخێر، چونکە هەموو ئافرەتێکی وەکو دوو مەمک و زەیەک دیوە. من 1000 جار مەحسەرەت دەخوازم لە حەزوریەوە دامە دەڵێم. هێندەم ئازار چەشتووە، هێندەم نەهامەتی دیوە، هێندە دڵم شکاوە، هێندە تێک شکاوم. ئەستەمە هەرگیز بهێڵم ئەوینداری کەس ببم با لە مندا کۆتایی بێ. هاوڕێیانی هێژا ئەمانە دوا و شەمن لەم بەشە دڵتە زێنەدا. ڕوتی پەیوی خانمم نەشێوان تا ڕازی دەرونی تەواو هەڵڕشت. ئەمجار 2 دڵۆپ فرمێسک لە چاوی خۆمدا دیتەوە و بێدەنگ بووم. گەر من ئێوەم کردە قوربانی ڕازی دەرونی خانمێکی قوربانی، بیر لەوە بکەنەوە کە من چ قوربانیەک بووم چەند ساتێک گوێم لەو خانمە گرت. ئەمجار با پێکەوە بیر بکەینەوە ئەو خانمە دەبێ بە چ ڕێیەکی ئازار داگەیشت بێتە ئەمڕۆی نووتەک. من سوپاسیەوە دەکەم کە لەم بەشە سەختەدا هاوڕێم بوون هەتاکو بشێکی دیکە ئارام و کامەران بن لەگەڵ ڕێز و خۆشەویستی ڕێبوار فەتاح.